لەوانەیە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکان بەشێکی زۆری ئەوانەی کە لە کوردستانەوە چاوەڕوانی یان چاودێر بوون بەسەر بانگەشەکانی هەڵبژاردنەکانەوە زیاتر بەلای ئەوەدا بوون کە هیلاری دەردەچێت بەڵام بە تێڕوانینی من دەرچوونی ڕۆناڵد ترامپ چاوەڕوانکراو بوو ئەمەش لەسەر کۆمەڵێک بنەما با بڵێن لەسەر ئەو بنەمایانەی کە ئەو بانگەشەی بۆ دەکرد بە ئەندازەیەک سەرنجڕاکێش بوو لەلایەن ئەمریکیەکانەوە و ئەم دیدە زۆر زاڵ بوو بەوەی کە ئەمریکا بۆ ئەمریکیەکانە کە دیارە لە ناو خۆی ئەمریکادا خەریکە جارێککە ماڵی خۆکردن دروست بێتەوە بەوەی ئەم دەرفەتوکرانەوەی کە با بڵێن دموکراتەکان دابوویان و هەروەها وا تەسەوڕ دەکەین کە بە ئەندازەیەک ئەو مدەی کە دموکراتەکان سەرکردایەتی ئەمریکایان گرت بۆ دەست کۆمەڵێک سەرنجی سلبی هەبوو لەلایەن شەقامی ئەمریکیەوە بەو ئەندازەیە کە هیلاری زیاتر باجی شێوازی ئەدای دموکراتەکانیدا کە سەرکەوتوو نەبوو نەک وەکو دوو کارکتەر ئەم بەهێزتر بوو بێ لە شێوەرچێیەکەی بەرامبەری